ئیمامی عەلی دەفەرموێ هەموو مرۆڤێک بە کردارەکانی دەردەکەوێ. فەرمانکردن ئاسانە، بەڵام دۆستی چاک کەم و گرانە. ئارامگر سەر دەکەوێ، با ڕۆژگاریش درێژ بێ. بۆیە پێویستە لە کۆمەلگادا بتوانین دەروونێکی ئاراممان هەبێ و لەسەر خۆ بین بۆ ئەوی بتوانین کۆمەلگایەکی ئارام و تەندروست بهێنینەکایەوە. میوانی ئەمڕۆی چیرۆکی من دکتۆر کەریم شەریف قەرەچەتانیە، دەروونزانی دیاری کۆمەلگا. لەگەڵمان بن. دکتۆر جان زۆر سوپاس دەکەم کە ئەمڕۆ میوانداری ئێمەت قبوڵ کرد و بەیەکەوە پرۆگرام ئەنجام بدەین. بەخێر بێنێوش ماندوو بوون لە هەولێرەوە هاتن بەخێر بن سەد چاو. زۆر سوپاس دەکەم، ئەم زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم. زۆر سوپاس دەکەم دووبارە. سوپاس دەکەم. سەرەتای هەموو پرسیار بەرلۆی بچمە ناو پرسیار و بابەتەکان پێم خۆشە باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەی دکتۆر. والله اینجا خۆنگی لە بیرم بێ لە زۆر کەناڵ باسمان کرد و وڵای پێم خۆشە بۆ ئێمەش باس بکەین. لە خزمەتتان. سوپاس دەکەم. من خۆی ساڵی 1960 لێرە لە سلێمانی لە دایک بووم. گەڕێکی پێڵەن گەڕێکی سەرسەقامی چگە لە گەڕە کۆنەکانی سلێمانی. ئیتر دوای بەهۆی زوڵفی سیاسیەوە باوکم ماڵەکەی گواستەوە چووە بۆ گوندی قەرستان ئەوەی لای شاخی پیرەمەگرونە. من قوتابخانەی سەرەتایم لێوە تەواو کردووە، دوای هاتوومەتە سلێمانی ناوەندی و ئامادەیم لێرە تەواو کردووە. من ئامادەی چوو بۆ ئامادەی پیشەسازی سەناها. دوای ئەوە لە مەحەدی نەوت وەرگیرامی تر بازم لێنە چکە حەزم لێ نەبوو، هاتمەوە تاقیکردنەوەی دەرەکی ئیمتحانی خارجی پۆلی شەشی ئەدەبی. تر بەهۆی ئەوە لە زانکۆی مووسڵ وەرگیران بەشی پەرۆدە و دەنووزانی. خۆت پێت خۆش بلەو بەشە وەرگیرا یانی یەکەم جار نەوەڵڵا بۆ ئینسان ڕازگۆ بێ بۆچی پێم خۆش نەبوو لەبەرەوەی شارەزاییم تیان نەبوو. یانی هیچم نەخوێندەوە لەو بارەوە تەنیا شارەزای من لە بواری هونەرە هەبوو، حەزم لە نواندن بوو. ئیتر بۆژم بەو نیازش تاقیکردنەوەم کرد لە ئەکادیمی هونەرە جوانەکان وەرگیرا. ئیتر بەرنەگیراین بەهۆی زوڵفی سیاسیەوە. دوایی ناوەکەمان چۆوانێ بۆ قوبوڵ مەرکەزی و لە زانکۆی مووسڵ دەرچوو بەشی پەرۆدە و دەنووزانی. هەندێک کەسەوی وەڵا شێتە بیشتیتەوە قسمە و خەڵک وا تێگەشتبوو لە فیلمی مستەڵی وشتن ئەمەگە باسی ئێستاش ڕەنگە زۆر کەس بە جوانی لەو بابەتە تێنەگەیشتن. بەڵام بڕاتە بێ ڕۆژ بە ڕۆژە و بابەتانەیەمان خوێن هەر باسی خۆتیە کرد، باسی کۆمەلگایە کرد، باسی دەروون ئینسانیە کرد، باسی کەسێتی ئینسانیە کرد، باسی کێشەکان ئینسانیە کرد، باسی لایەنە گەشە ڕووناکەکانی مرۆڤ، لایەنە تاریکان. ڕۆژ بە ڕۆژ لاو خۆشەویستە بوو. تەنانەت من و کوڕێک کە هەردووکمان کورد بووین لەو بەشە، تەنیا ئەو دوو کوڕە ئەو دوهۆکی بوو لە دوهۆک بوو من لە سلێمانی هەردووکمان یەکەم و دووەمی و بەشە بووین لەسەر هەموو عەرەبەیە. تصور کە عەرەبیەکەمان هەر باشیش نەبوو، یەو لاین دووەک باشتر بوو لە من. بە سلێمانی دراسەمان بە کوردی بوو، عەرەبیەکەمان باش نەبوو. دوایەوە لە ماستێر وەرگیرام، دوایەوە دکتۆرام تەواو کرد. هەر لەم بوارە یعنی بەر لە بۆیە من لەڕێی بەرنامەکەتانەوە بە گەنجەکانمان دەڵێم قەت کۆڵمەیە لەوانەیە مەسەڵەن لە پۆلی 12 نمرەیەکی کەم بێنێ خۆ توانی بۆ نمونە کۆلێت شەیە لەو کۆلێت جا بەو نمرەکەمە وەرگیرێ ماستەر و دکتۆرا بخوێنی. دەتوانێت لەو بوارە کە مەسەڵەن بۆ نمونە بەڕێستان زۆرش پێتان خۆش نەبووە بەس چەند کەسێکی سەرکەوتتان لێ دەرچووە لەم بوارە. بێشەی ماخان زۆر شتێ مەرج نییە تۆ یەکەم جار حەزت لێ هەبێ. بەڵام مهم بابەتەکە ئینسان لە هەر شوێنێ بەبێ دەروونزانی بزانێ. یعنی تۆ مرۆڤێکی ئێستا تۆ جەنابە پێویستە پێێتی وەکو خۆت وەکو خود لە خودی خۆ تێ بگەیت. کەسێتی تۆ چییە؟ حەز و ئارەزوەکانت چییە؟ بۆ لە پڕ بێزارەبی لە ژیان، بۆ تۆڕابی، بۆ عەسەبیەبی، بۆ لە خۆت ڕق لێیچەکە، بۆ یەکێکە خۆش ئەمە وەکو ئینسان خۆت، یعنی عالەمێکی تایبەتە ئینسان. جا هەر کەسێک خۆی بناسی خواژە ناسێت. دووەم تۆ سبەینێ مەسەلەن جەناب نازانم هاوسەرگیری و کردویانە ئەوی بە دایک کەسێک ترێتە ژیانتەوە کە پێڵێن هاوسەر سایکۆلۆژیتێکی جای هەیە، یعنی ژن سایکۆلۆژیتێکی جای هەیە. من کتێبێکم نووسیوە لەسەر سایکۆلۆژی ژن و پیاو. حەزەکەم جەنابیش و زۆربەی بینەران بەوەی لە یەکتری تێبگەن، هەر کەسێ لە سایکۆلۆژی یەکتری تێبگات ژن و پیاو بڕابی ڕۆژی تەلاق زۆر کەمە بێتەوانێ. اینجا ئەمان هەمووی ئەگەر جەنابێ لە بۆی ڕاگەیاندنە گرنگە شارەزاوی لە ڕاگەیاندنە هەبێ. یعنی ئەو قسەی جەناب دەکەی چۆن تەسیری لەسەر بینە دەبێت. ئێمە شتێکمان هەیە جەنابێ سەکە قساکەی بەرنامەیەکی وەکو سەر چاوەیەەکە نامەیەکە پێ شتێکی پێگەینی بەو خەڵکە
دەتوانی ئەو نامەیە بە قورسی و بە مستەڵەحات و بە زاراوی قورس بیڵێ خەڵکەکە تااقەتیان نەبێت بیگۆڕی خەنەسە کەناڵیشتن ئەشتوانی وای لێ بکەی بەردەوام متابعە و بکاو مەسەن بۆ مناڵەوەی سایکۆلۆژی مناڵ بزانێت ئەبێ و شتانە باسکەی کە لە فەرهەنگی مناڵە هەیە بۆ هەرزەکار ئەیگۆڕی بۆ ژنەی گۆڕی بۆ پێ ئیتر لەبەرەوە لە هەر بوارێک کابی تۆ پێویستە بە دەروونزانی هەیە ڕاستە باشە دکتۆر لە دەروونزانی کاری نووسینیشتان کردەوە کۆمەڵەیەک نووسینتان بۆ فیلم و شانۆگەری و ئەو بابەتانە کردەوە دەکرێت تۆزێکمان بۆ باس بەڵێ لە بواری هونەرە من لە سەرەتا بە جەنابتم و زۆر حەز لە ئەکادمی هونەر جوانەکان بوو لە بواری نواندنا ئیشم کرد دەبوو هەر یەکە خولیای شتێکە بێت دوای ئەوە بەڕاستی کە لە ئەکادمیاوە نەگیرام لە زانکۆی مووسڵکە وەرگیراین لەوێ کوردی زۆر لێبوو دەسم کرد بە نووسینی شانۆگەری و تەرجومەکردن لە زانکۆی مووسڵەوەی لەوێ بوو بێ ساگەر ئەمان بینێ ساڵی 1970 هەتا 86 کە من لەوێ بووم بڕوا هەبێت چەند شانۆگەریەکمان کرد هەرچی کوردەکان هەبوو لەوێ کۆبوونەوانێ ویان حەز لێ بوو بە کوردی ئەمتۆ لە ناو شاری مووسڵ لەو بارودۆقەیە شەڕی عێراق و ئێران زانکۆی سلێمانی لێرە گوازرا بۆ چوو بۆ هەولێر تەمەنە و ساڵێک کە گوازرایەوە هەشتاوێکە شتاود یەک کوردیان وەرنەگرت بۆی مزاهرە و مشکلە نەبێت هەمومان لە مووسڵ وەرگیراین ڕۆژی حەشراتی کورد هەبوو لەوێ وەرگیرا چ زانکۆی تر نەبوو هەر زانکۆی سلێمانی بکە بوو بە سەڵاحەدین لە هەولێر بوو ئەو شانۆگەریان زۆر خۆش بوو خست بەبێ نوێ شانۆگەریە بوو فایلی 67 دیسمان بیکەین موافقەتیشمان وەرگێت پرۆڤەمان کرد تەواو بوو ڕۆژی عەرس هاتن ئەمن و ئەوانەی ئەوێ وتیان نابێت گوتمان بۆ وتیەوە فایلی 67 خۆیان خد باسی صراع و ململانەی نێوان ئیسرائیل و فەلەستینەکان 67 وتی نایەوە مەبەستان ئیسرائیل و فەلەستینە مەبەستان خۆتان و ئێمەیە شتی وان نییە وەڵا ئەم خەڵکە شاتم هەمیانی تودۆم با تووشی کێشەیە نەبی نەماگرن وازمان لێنا تەقدیممان نەکرد باشە دکتۆرێکێکی دیکە لەو نووسینانەی کە کراوەتە شانۆگەری یان فیلم وابزانم چەقۆ کاتسیرۆکێشی لە پشتە ئەوزام خێزانی دوایەوە ئاش بوونەتەوە بەڵێ ئەوەی تر کە هاتمەوە لە 86 تەخەڕوجم کرداتمەوە بۆ زانکۆی سەڵاحەدین لە هەولێر لەوێ لە قاعی شەعب کۆمەڵێ شانۆگەریمانە کرد بەردەوام بووین اینجا لە دوای 1992 ڕاپەڕینەکە لەگەڵ مامۆستا تەڵا سامانە خوا عەفوی کە ئەو دەرهێنەری بوو دوو فلیممان کرد بۆ زانکۆی سەڵاحەدین یەکیان بە ناوی چەقۆ یەکیان بە ناوی شەڕاو تەمەن چەقۆکە باسی خێزانیشە کرد کە کێشەی خێزانیان تیا من هەتا ئەو شتەکانیشی کە نووسم پەیوەندی بە پسپۆڕێکی خۆمەوە هەیە خۆم نووسی بووم هەتا خۆشم دەوری مامۆسام تیابینی بەڵێ مامۆستا بووم و یەکێ لە خوێندکارەکانمان بەردەوام لە ناو هۆڵی تاقیکردن بڵێن خوێندنە داڵغەی لێیا مەشغوڵ بوو تەلەبێکی زۆر زیرەکیش بوو ڕۆژ بە ڕۆژ ئاستی هاتە خوارەوە کێشەی هەبوو بێتاقەت دۆستم پێ کرد من لێ نزیک بوومەوەی خۆ مامۆستا هەرەوە نیە تۆ دەرس بڵێیتەوە ئەبێ بەشداری خۆشی و ناخۆشەکانی خوێندکار بکەیت طبعا لە فلیمەکە باسەکەن وتم بۆ بێتاقەتی چییە نازانم چی قسەی ناگرێنێ لە دوای دەرکەوت باسیەوەی کرد کە باوکی جیاوازیەکە لە نێوان ئەم و برایەکی براکی تری نەخوێنەواریشە بەس هەرچی پارە هەیە ئەیا بە و خەریکی قاچاقچێتی و خراپەکاری و چیە بێ ئەم ئەشخوێنی لە زانکۆ باوکی گاڵتەی بە عیلم و زانست بێ بە چی خوێندنی چی وەکو براکەوە تیجارەتی براکی فلاسێکان پارەکانخوا دوای شەڕبۆی لە چەقۆ شەڕە بێ دەبینم دوورای بە چەقۆیەوە بیکوژێت برینگارێکە حاڵەتی زۆر خراپە بێ لە دوایە الحەمدوللا چاگە بێتەوە براکەی تریە گیرە چکە قەتڵەکان لێرەیە ئەمە وەکو ناوەڕۆکی فلیمەکە جا ڕۆژێکیان ببین من و کاتە مامان لە شوقەکانی ڕووناچی بوو لەوێ سیارەم نەبوو کاتە 93 بوو 94 بوو هاتمە دەرەوانێ دەستم لە تەکسی ڕاگە لەگەڵ خێزانەکەمە وەڵایتە تەکسیەکە وەستا وتمم بێ بۆ بازار بۆ شێخەڵاچم بۆ بەلای قەڵە وتی فەرموو ئاوەیتە سەرکەوتم سەیری کردم دوتی تۆ مامۆستاکەی نییە ئەوێم شەو لە تەلەڤیزیۆن فیلمتم با خەری بوو دەستم ماسیێت مستەخبرە بۆ وتی وەڵای کێشەیەکی خێزانیمان نەبوو ئاوە لەگەڵ مناڵ شتەکانمانە ترساین کوڕەکەمان ئاوەکەوەی لێبێ ئەوی تر بکوژە نازانم وتی هەرە شەوە ئاژووینەوە وتی خێرە بنووسە یعنی مەبەستم لێدا چێ زۆر شتێک کاریگەری هەیە لەسەر بەرامبەر خاصن لە بواری نواندنا خەڵک حەزی لەوەیە کە تو تەمسیلەکەی جاری واگە تەمسیلەکە جوان کە خەڵک وەزانی واقعیە ڕاستە باشە دکتۆر هەر لەسەر ئەو بابەتە هەر بەڕاستی داک و باب دەکرێت جیاکاری بکە لە نێو منداڵەکانیدا ئەی نییە هەر بەڕاستی دەبیتن داک و باب ئەو شتە بکە وەزەن چۆنە دایک و باوکی حەقیقی ئەگەر بەڕاستی دایک و باو بن نایکە بەڵام من سەدان دایک و باوکە زانم فەرق لەبێ مناڵەکانیاکە
مثلا کوڕەکەی خۆشەوێ احتیمام بە کچەکان نافەرق و جیاوازی عەقڵێتی وایە ئەوە تێگەیشتەوە لە کاتێکە من دڵنیام یعنی ئەوەی کە مرۆڤ لە کۆتایی ژیانیەکە چوە تەمەنەوە ئەوەی بتوانێت پاڵپشتی بێ و لە لای بحەسێتەوە کچە یعنی زۆربەی باوکەکان و دایکەکان کە ئەچنە تەمەنەوە ینی تووشی نەخۆشی بن و ئەسەد جێەکەون کچەکان فریانەکەوێت ناڵم کوڕ خراپە بەڵام بەعام تەبعی کچ وایە ئیجتیماعیە دڵسۆزە بۆ دایک و باوکی عاتفیە بەداخەوە هەندێک دایک و باوکێکی جیاوازیەکە لە بین مناڵەکانێنە یا مناڵی بچووک ئاخردانە مەسەلەن یا مەسەڵەن مناڵی لە مناڵەکان لە دایکێکە کێشەی لەگەڵ دایکیە یا لە خاڵێکێکە ڕقی لێت یا لە من چۆن باشکرێ ئەکید مناڵەکە لە دایک و باوکە چێ ئێتەکە لە دایکی چوو دایکیشی وەکو براکانی و کشەکانی ئالەوە ڕقەڵەگرێ جیاوازیەکە لە نێوانیانە تەمەن کە جیاوازی شکرد شتێک منانی فێڵەن عقدەی قابیل یعنی جۆرێکە لە گری دەرونی ناویان ناوزانەکان لە قابیلە وەریانگرێتەوە کە هابیلی برای خۆی کوژ ئەوی لەسەر غیرە بوو حەزەتی ویسە براکانیشان لێکن نەکرد هەمووی لەسەر غیرێ یعنی ئەوە هەیە لە نەفسە ئینسانە ئەوڵە بەداخەوەندێک دایک بەنەو دایک و باوکن بەڕاستی منداڵ ینی جەرێک هەر جەرگە و کچبی کوڕبی گەورەبی کچکە بیتەن دەیتر لەوێن ئەویان جەرگەکەی جگەری زۆر خواردۆ دیارە نەخۆشی پێوەیە بەداخەوەی ترەوە عەقڵێتە لە واقعا لە کوردستانە و لە هەموو وڵاتانی دنیا و جیاوازی هەیە بەڵێ باشە دکتۆر بەڕێستان زیاتر لە 30 ساڵ ئەزمموی کارکردنتان هەیە لە بواری ڕاگەیاندە باشە دەمەوێت بزانم کاریگەریتان چی بۆ لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردوو وەڵاهی کاریگەری مەسەلە نەبێ ئێوە بڕیار بن مثل 3 ساڵە مثلا جەنابە و بەرنامانەی من تەقدیمم کردووە نبینی و تاکیت هەندێکیان وەنیە بێگومان بە تەکید لێ نەکردووە وەڵاهی زۆر ئەوجا هەر کاتێک ئامادەکاریمان دەکرد لە بۆ بەرنامەی باسم کرد ئەمن لە سانەوی بم دەمخین باشە مامۆستایەکمان هەبوو ئامۆژگاری کردین کە تەمەشای بەرنامەکەی بەڕێزت بکەین ئەو کاتە بەڕاستی یان یەکەم جار بوو تەمەشا بکەم یعنی زۆر ئیسیفادەی هەبوو زۆر سوودمان لێ بینی زۆر خۆش بۆ کاتە لە بۆمە قسە و گفتوگۆ و بابەتەکان ئجازەی چۆن شەیماقان ئێمە ئەمەی کە ئێستا ئێمە ئەیکەین بڕوا بێ لە وڵاتانەمی بەپارەیە بە تەکیدی وایە دکتۆرێکی ناوی محمود مەعەزەمینە ئەوە لە ئێرانیەتەوە لە خارجەژی یعنی کێتەوە بۆ ئێران کۆڕ و سمینەرەکە ئەزانی ژنومێر دێکی بە $100 بەشدارە بن ینی تۆ ئەگەر هاوسەرەکە و بەشداری $200 ئەزانی $200 لە ئێران زۆرە چکە تمەنیان قیمەتی نییە ئەچێ بۆی فێر بێ بۆی کێشە ینی مەسەلەن کە ژن و پیاوێ شارەزای یەکتریە بن کە تۆ بە شێوەیەکی زانستەڵی وا بکەن لە تەلاق و لێکجیابوونەوە $100 چیە تۆ خێزانی لە تەلاق و لێکجیابوونەوە مناڵ لە سەرگەردانی کە ئێمە بە دایک و باوکێ گەڵێن مناڵەکەی خۆشەوێ خۆڕەتی لێ نییە نازی زۆری یاوەتێ نقمی کردۆ لە خۆشەویستی هەموو شتەکانی بۆ جێبەجێکە ئێمەش کە پێڵێن نازداری خراپە و کەسێتی مناڵەکە لاوازەکە ئاکی تەڵوێستەیەگەکە مادەم مناڵەکەی وای لێ بێت کاڵێن تون دوتیژی لێمێ وەزانی لێ بە لی بم بێ پیاو چۆن ئەڵێ سنووری خۆی بزانێت لە کاتێکە تون دوتیژی مناڵ بەرەولادانە بە خراپترە بێ لەگەڵتا عینادی و لەگەڵەکە تۆڵی خۆی لە کەسانی ترگاتەوە یعنی ئێمەوەی باسیەکە این چێ باسی خێزانە باسی پەروەردەی مناڵە باسی کێشەکانمانە من دەیان کەس بڕاو هەبێ لە بازار کە پێی گەشتوم هەموو جارێکی تویانم ئەلە کاکتۆ زۆر سپاس دەکەم من زۆر جابیرم لە خۆکوشتن کردەوە خەمەوە گویا لە خارجە ژیان تووشی کێشەی گەورە بوو بووم بەڕێگەی بەرنامەکان و ڕێنمایەکان و الحەمدوللا ڕزگارم بووە طبعا ئیترەوەش یعنی ئەوە خێرێک ئەوش لە فەزلی خواوەیە کە ئێمە بتوانین وەسیلەیە بین هەندێک شتێ لە بوارەکەی خۆمانە ئەیزانی بین بە خەڵکە باشە دکتۆر باسی خێزانمان کرد بەڕای تۆ پێویست ناکە خێزان خۆی پەروەردە بکاتەوە دایک و باوک لە خۆی ڕادەست پێ بکات خۆی پەروەردە بکات و ئینجا بێتە سەر منداڵەکان خۆ بێگومان من لە هەندێک بەرنامە باسم کردووە بە سندێک کەس لەوانەیە کە شارەزاییان نییە لە نەزانیان و گاڵتەیان پێ ینی کۆمنتی ناشەی نەووسن کاڵم پێش ئەوەی ئینسان ژن بێنێ ینی زۆر جاڵە پەروەردەی مناڵ لەکوێوە دەستپێکە هەندێک کەس کە ژنێنی مناڵ لە دایکەبی نەخێت ئەزای هەندێک لە زانەکان دووربینن هەڵێ پەروەردەی مناڵ پێش 20 ساڵ پێش 20 ساڵ ئەوەی مناڵ لە دایک بێ پەروەردەی مناڵ دەست پێکە هیچ بڵێ هەنی چی پێش 20 ساڵ ئەبی دایکەکەی بۆ پەروەردەکەی چێکە تۆ 20 ساڵ یانی وای دانی ئافرەتێ بە 20 ساڵی بە 19 ساڵی بە 20 ساڵی شووەکە دوای ساڵی مناڵیە بێ ئەگەر ئەم دایکە شارەزایی لە سایکۆلۆژیی مناڵ و لە پەروەردەی مناڵە نەبێت و لە چۆنێتی مامەڵەی دروستان نەبێت و نەزانی پێداویستە دەروونەکانی مناڵ چییە و نەتوانانی کێشەکانی خێزان چارەسەرکا و لە مێردەکەی تێنەگا و مێردەکەی لە ژنەکەی تێنەگات و کەش و هەوایەکی پەروەردەیی و دەرونی لە ناو خێزانە دابین نەکەن مناڵەکە سەرگەردانە بێ فەوتێ بۆیە پەروەردەی مناڵ زۆر قورسە ئاسان نییە خەڵک لای ئێمە وەزانێ ئاسانە
بعکسەوە مناڵ علمە ئێمە شتێکمانی پێڵن سایکۆلۆژیای مناڵ 1 ساڵ تەلەبە لە جامیعەی خوێنێ اینجا بەشێک هەیە دکتۆرای هێناوەتەوە پرۆفیسۆرە لە نەک بەس لە سایکۆلۆژیای مناڵە لە بەشێکی سایکۆلۆژیای مناڵ مەسەڵەن بەس گەشەی زمانی بۆ نمونە بەس گەشەی هەڵچوونەکانی لە هەڵچوونەکانیش هەمووی نییە بەس ترس یا تۆڕەبوون یعنی ئەگەر تۆ قوڵ بیتەوە ئێستا خۆ دەڵێن پسپۆڕی دنیا بەرە قوڵبوونەوە و تەخەسوس پسپۆڕی وردەڕوا ئێ باشە کچێکە لای ئێمە ئەلفوبەی پەروەردە نازانێ ئەچێ شووەکە مناڵێکە بێ بە بچووکتیشین تووڕابێ عەسەبیە بێ لە مناڵەکەیە بێزاریەکە جاران مای غەریب یانیان نەزانم چی بۆی خەوی لێ بکەوێ دایکەکە خەریج فەیسبووکی بێ ئێستا مۆبایلێک و ئایپاتێ بەرامبەری دانی مناڵەکە فەقیرە مەشغوڵ بۆ ئەوی لە کاتێکەوە زیانی پێگەێنێ بەڕاستی داکوباب دەبێت بە خۆی دابستەوە ئەو ئامۆژگاری منداڵەکانی بکاتن لەو سەردەمەی ئێستادا یانێگە دایکی خۆی نەناسێ و کۆنتڕۆلی تووڕەبوونەکانی خۆی نەکات و نەتوانێت کێشەکەی لەگەڵ هاوسەرەکەی بەهێمنی چارەسەرکایکە بە دەنگەدەن ئەیکا بە هاتوو هاوار کە لە ماڵیشە هاتوو هاوار هەبوو یەکەم پێداویستی دەرونی مناڵ ئەمنە ئاساییش هەست بە ئەمان بکە فەرمووی تۆ با هەر ژنێ لەگەڵ پیاوەکەی کێشە دەنگەدەنگە زە مناڵەکەی لە ئاو چۆنە لەرزێ لە بلاوە بەڵێ پێ بۆ مەکتەبیش لە مەکتەبیش لە ناو پۆل هەر ئاوایە بەس بە جسم بە جەستە لە قوتابخانەیە بەس فکرێن لە ماڵ و دایکم نەڕوانە تۆری ئەوە نەبێ ئەوە نەبێ مناڵە کوژیت لەو ناحێنە دکتۆر شتە چی کەش هەیە بۆ نمونە داکە چی تەندروست هەیە کادەوە منداڵەکەی زۆر بە تەندروستی و پەروەردەیەکی جوانی بکاتن زۆر دەر دەوروبەرەکە پێیان شتەی سەیرە مەسەلەن دەین ئەتۆ ئەو منداڵت زۆر گرتی ئەوهای لێ دەکەی و ئاگاد لێیە ئەوەش هەیە بەڕاستی ئەوە لە نەزانیەوەیە ڕاستە ئێمە فێر بووین دایک و باوکمان مەسەلەن بە جۆرێ پەروەردەی کردوین کە ئیتر وازەحە چۆن پەروەردەکراوین هەندێک کچیشەیە شارەزایی نییە نەخولێکی بینیوە نە پسپۆڕێکەی ئەوەیە چی ئەکا لەگەڵ مناڵەکانیە مناڵەکەیەکە گریە دایکی چۆن وەختۆی ژیری گرۆدەوی ڕاکە مناڵەکەی برسی بوو یا مناڵەکەی هاتو هاواری کرد شتێکی شکان دایکی چی کردو ئەمیش ناسای ئەوە کاتەوە لە کاتێکە لەوانەیە ئەمە هەڵە بێت بەڵام ئێستا زانستێ پێمان دەڵێ ئەمە هەڵێ ئەمە ڕاستە ئەگەر ئەم دایکە جەناب وەکو دایکە بە پێی پسپۆڕی و زانستەکە ئەڕۆی بڕێەوە بۆ خزمەتی مناڵەکەتە مناڵەکە و کەسێتێکی دەروون دروستێ بێ ئیتر دایکێنن کە دراوسەکانت چێڵەکە چێکە با بڵێ بۆ چوونی خۆیانە ڕێزی بۆ چوونەکان نەگرم بەڵام بەڵام من مناڵەوە پەروەرداکەم ئێستا زۆر مناڵی فێری شەڕەجنێ و بۆ دایک و باوی شەڕەجنێوی لەگەڵەکەن زۆر مناڵی کەسێتی لاوازە دوو تەربیەتە لای ننک و باپیری بەنەوەیەکە لای دایکی بەنەوەیەکە زۆر دایکە کاڵی وڵی ئام جنێ و دەمپیسی هەیەی کە شەق لێ ماڵە لای باپیرەتی ئێڵم بۆ پێناڵی لە ڕوون نایە پێی بەڵام پێم حی بە چۆن پێ بڵم باوش پێناڵە هەڵە وڵی لەبەر چاوی ئێمە ئاچین بۆ ماڵیان هەڵە شەقی لە باوکە هەڵی شەقی لە دەبووی پێ بکەن بۆزە ئێمە سبینەوە شەقی لە دایک و باوکی هەڵە چۆن دەنەوە شەق لە خەڵکی تر هەڵەیە وەزانانی شەقی قبول ناکاتن ئەو دەبتە مشکیلە و بابەتانە باشە دکتۆر بەڕێستان ئەزمموی زیاتر لە 30 ساڵوانە گوتنەوەتان هەیە لە زانکۆکان باشە دەمێ بزانم بەرهەمی بەردەستی بەڕێستان چییە؟ وەڵاهی تۆ خۆ دەزانی ئێمە من لە هەشتاونەوە کە ماستەرم تەواو کرد لە زانکۆی سەڵاحەدین هەولێر مامۆستابووم لە کۆلێجی پەروەردە ئەکید هەزاران خوێندکار ئێمە ساڵانە دەرسمان بە سەدان و تا ئێستان چەند هەزار خوێندکارێک دەچوە طبعا ئەمانە ئێستا لە پسپۆڕی دەرونیە ئێستا من زۆر خوێندکاری خۆم هەیە لە ئێمە باشترە ئەو ئەگەر ئێمە ئەو دەرسانەمان پێ نەوتاوە نەیەتوانی لەو بوارە هیچ کات و کە ئێستا خزمەتی خێزانەکە تەلەبەکە کۆمەلگاکە لە وەزارەتە پەیوەندیدارەکان تاین بووە کەواتە ئەمە بەرهەمەکەی ئەوەی ئێمە کۆمەڵێک مامۆستامان پەروەردە کردووە کۆمەڵێک کارمەندمان پەروەردە کردووە لەگەڵ ئەوەشە ئێمە کۆمەڵێک خوێندکاری ماستەر و دکتۆرامان هەیە سەرپەرشتی نامەکانیمان کردووە یان ئەگەر ئێمە نەبووینە نێتوانین ماستەرەکە بۆ ئاسانی تەواوکە بەو شێوە زانستیە دکتۆراکەی تەواو بکە لەگەڵ ئەوەشە هەر ئەو عیلمەی هەمان بوو کە وەرمانگرتووە نزیکەی تقریباً 25 کتێبم نووسیوە زۆر بەشی منهەجی جامیعەیە یعنی خوێندرێت ئەزەکە ئێستا سێ کتێبی تر ئامادەیە بۆ چاپ تاوان ئەوە سەرچاوێکی باشە هەرچی خوێندکار هەیە زۆربیان کەیان بینم ئەڵێ یەکێک لەو سوودانی کە ئێمە بینیوانە چونکە تۆ دەست پێنەوتوین بەڵام هەموو کتێبەکانی تۆمە ڕاپۆرت و نووسین و بۆ تاقیکردنەوە بۆچی هەمووی سوودمان لێ وەرگرتووە تاوان ئینسانیش چییە یعنی خۆی گەورە کە بەشەری دروست کردووە بۆ دووشتە یەک بیپەرستێت دووەمیش زەمین ئاوەدان کاتەوە تۆ ئەم زەمینە ئەم ئەرزە ئێستا و ئەدیسۆنە ئەم دنیای بۆ ڕوو ناکردوونی تۆ کاریش خراپی کردووە تاوان نەخێت مەسەڵەن ئەگەر ئەو عینەکەی لە چاوی تۆ ئەمەیە من ئەگەر ئەمە نەبووە زانە ئێستا تۆ جەنابی لێڵی دەم و چاو لێڵ ناوبینم بەڕاستی ناو ناسمەوانێ ئەمە لە ئێمە لەبێ سوپاسی و کەسە بکەم سوپاسی خوا بکەم یەکەم سوپاسی و کەسە بکەم کە خوای گەورە و عیلمی یاوەتی ئەم عەدەسەی دروست کردووە هەجی ناگەر ئەمە نەبووە تا ئێستا من 10 ساڵ پێش نەمەتوانی سیاری لێ خوڕم نەوتوانی کتێبێک خوێنوانێ
طبعا من نعمة خويا بنجان دوزي وتوانية أجر وانا بابا دكس منو توب كده هم بجاز دان من دربي إنه هوا هاتو هوا والله مساقة شدينه زي خوتي سكي هلا درنو عمليات ويتو أما هم نعمته أما بوي أو كسانة برهمة أي زانز شكله من بوي دائما بخون كاركان الله الله من التويشي بين أصنامين بهويين بكسين بآلاين كاك بخوين خليش خوين نكتعمل تنيا خوين فريا معك إيش فريا منك ترك بدرونا ما كوجو أمريكا وأمريكا وإيران بصاروا معنا لما هو التكنولوجيا قد يشكوتوا مني معنا بس علم فريا معنا علم زانستك هلا بلوش أخوي جوري كم آية القرآن كبو في غمرنا دول إخوان اقرأ حديثي في غمر اطلب العلم من المهدي إلى اللحد داوي يعني على اللو شلون كاتل سلانك يتاوى بردي الحد أمرين بس بداخل ولا إيه مسا خلق زانستكي بسوق كدوا هزود زارجنزيش بون من دالتن بخين دبمت ناب ما هي زوخم دتم إيش كم سبوا جنزان دالي أو تشكيه راسته شون بخوان أنا بتهيج كتو خوان خاتون جا خو خوندن إما أبي أو كم كلم يشكي من الله كان من دربي يعني كخوندن بس بتعين به راسته إسام زور خلق ناس مليونير أخوانت الشهادة مسبوط تعين بون نية أجر بو تعيني بون يجبر أجر حكومتيش بواري كارك الدنيا صار تعينات نبي هو تأمكر في تايبتها هي بهزارن بوار كراوة طبعا ما يكمل دوم كاتك تو خوشكي من لزانكو أخواني أخوانك سعادة ليكي بو برودي من على كو بو چارە سەرکنی کێشەکانە بۆ مامەڵەکردن لەگەڵ مێردەکە و اینجا زۆر مەسەڵەن تۆ ئێستا بتەوێ براکە و ژنێنێ ئەکیدێکێکی بۆێنی کە ڕۆشنبیر بێ یعنی پلەی یەکەم دوای ڕۆیتە خوارەوانێ کەسێکی بۆێنی کە تێگەیشتوو بێ لەبەرەوە علم و سەقافەت کلیلی دەرگاکانە بۆ کاتەوە مەبەستەوە نییە تۆ دنیا ئەوە بێ بەس پارەی پێپەیاکەی پارەشی پێپەیاکرێ بەس کاتێ بێ پەلەن نەبێ دەتوانی خۆت ئەوەندە زیرەک و باش بلە هەر جێچ تێدا ئیش بکەی لەو بوارە بەڕاستی بێگومان ڕۆژانە ئەبین لە بازاری دۆلارەکە و ملیار دۆلار دیار نەما لە فڵان شوقەکان ئەویان هەڵخاتەوە ئەوە ئەگەر کەسێ ڕۆشنبیر بێ بین لە شتەکانەکاتەوە بیرکردنەوەی مەنتەقی هەیە ئەوە وەکو مێگەل ناکەوێتە ناو شتەکەەوە هەڵەخەڵەتێن و گیرفانە بەتاڵکەنەوە بەعکسەوە ئێمە بۆ لە ژێرەوەین و ئەم هەموو کێشەمان ڕۆی لەبەرەوەی خوێندەوار و ڕۆشنبیرمان کەمە لەبەرەوەی گرنگمان بە زانستەکە نایەوە بە عیلمەکە نایەوە طبعا سيشد إنسان دجيانا بختبرك يا كم برورد طبعا بك سيتي بقوة هبي وأخلاقي جوانا هبي دوام علم زانستك شو الدولي خوب زاني سين باور داريك وإيمانك وجانب الروحيك وهدواي بارو بارنك إنسان إيماني بخواها أو سيان اللي هركسك هبي للدنيا وقيامات بختبر هبي زۆر باشە ئیشاڵڵە سێ لە هەموو مرۆڤێکدا هەبیتن ئینشاءڵڵە بابێ مەسەر ئەو پرسیارە بەڕێستا ماوەیەکی زۆر کارتان کردووە لە بواری پەروەردەی تایبەت و هەروەها لە سلێمانیش کرانە سەرۆکی بۆردی تایبەت باشە و لە وەزارەتی پەروەردەوە بزانم ئەو بابەتە بۆ مەنهەج و بخوێندرێ دەمێ بزانم چۆن بۆ ئەو بابەتە ئەمە کاتی خۆی کاک بەهرۆز قەشانی پارێزگاری پێشووتر خۆ عەفوی کە بانگی کردیم کاتە پارێزگای سلێمانی بوو 2010 بوو 11 بوو لەو کاتەیە بوو 11 و 12 بوو دایکێک مناڵێکی داون سیندرۆمی هەبوو چوو بۆ لای وتبووی لە مەکتەبەکان وەرناگیرێ ئێمە کێشەی گەورەمە دەستیانەوە هەیە هەزاران دایک و باوکێ مناڵی خاڵ پێداویستی تایبەتیە ئۆتیزمە داون سیندرۆمە ADHD بیرکۆڵە چییە ئەمانە نازانین چیان لێ بکەین کە لە مەکتەبەکانەوە نەگیرێ ئێمە خۆمان ئێستا تەحمولیان نەکەین بەڵام کە ئێمە مردین ئەکردن سەر و جادەیە ئەوەی داوای لە کۆمەڵی کەسی پسپۆرت کرد کۆی کردەوە کۆبوونیشیان من بووم و کۆمەڵە برادەر و تربوون دایک و باو کە لەگەڵیانە دانیشتم وتمان وەڵڵا ئەمە بەم ئاسانی نییە کاک بەهرۆز ئەمە ئەبێ یەکەم شتێم یەک مامۆستامانیە لە هەرێمی کوردستانە وتەی چی بکەین تەمەنی ترۆ لوژنەیەکیاندانە بۆردێکیاندانە منیان کرد بە سەرۆکی بۆردەکە یەکەم شت کە داوام کرد وتم نووسراوێکم بنێ بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی داوا بکەین لە ڕێی وەزارەتی پەروەردە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بەشی پەروەردەی تایبەت کرێتەوە کە تۆ من هەڵی نابێ مامۆسای پسپۆڕی هەبێ وتمە تا ئێستا لە کوردستانە یەک کەس نییە دەرچووی بەشی پەروەردەی تایبەت بێ تا مامەڵە لەگەڵ مناڵانە بکە تاوان کتابەکەم وەزارەتی پەروەردە لێوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا گشتاندنی کرد بە هەموو زانکۆکان وتی چێ توانێت بەشەکانی پەروەردەی تایبەت بکەنەوە ئەو لە 4 زانکۆ ئێستا هەمانەوە بە 5 زانکۆ کە بەشی پەروەردەی تایبەت هەیە ئێستا هەزاران ئەتوانم بڵێم لە چەند هەزار تێپەڕیوە کە دەرجووی بەشی پەروەردەی تایبەتمانەیە دەیان و خەریکە بێ بە سەدان ماستەر و دکتۆراسمان پێگەیانە طبعا ئێسامی زۆربیان لە مەکتەبەکان تعین بوون یعنی وەکو بڵێ گرێبەستم لەم مەرحەلەیە لەداهاتووشا بارودۆخەکە باز من دڵنیام هەموو ئەوانەی لە وەزارەتی پەروەردە جیانە بێتەوانێ طبعا ئەمە یەکەم کار بوو دووەم لوژنەی تەشخیص هەر نەبوو
شەیمان خانیانی ئەوەی کە تەشخیصێکرد فزیکی دەرونی بوو بە تەنیا خۆی لوژنی پسپۆڕ وەکەوەی کە اختیباری زیرەکی بۆ کرد وەکەوەی ستاندار بێت لە هەموو عالەمە ئێمە ئەو لوژنەیەماندانە بۆ یەکەم جار لە پارێزگای سلێمانی دکتۆرێکی نەفسی تیا بوو بڵێن پزیشێکی دەرونی ئەو بە پێی پسپۆڕەکەی خۆی راپۆرتێکی نووسی پزیشکی مناڵی تیا بوو بە پێی پسپۆڕی خۆی راپۆرتەکەی نووسی پزیشکی مێشک و دەماری تیا بوو سەرپەرشتیارێکی پەروەردەی تایبەتی تیا بوو منیش اختیباری زیرەکیم بۆکردن IQ هەر پێنجیمان کۆ کردە و دەستنیشانمان نەکرد ئەم مناڵە پێویستی بە پۆلی تایبەت هەیە یاخود لەگەڵ مناڵانی ترا بخوێنێ شکل لە هەموو دنیای ئەمە بێت تێکەڵ بکرێن ئەوە شتێک نییە مناقەشە بکرێن بەڵام دوو جۆر تێکەڵکردنمانێ بەداخەوە ئێساش لە وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان ئەو لێک جیا ناکەنەوە تێکەڵکردنێکمانی فەڵەن تێکەڵکردنی ئەکادمی واتە هەمان مناڵ لەگەڵ مناڵەکانی ترا خوێنێ هەمان پرۆگرامی وەزارەتی پەروەردە خوێنێ بەڵام مامۆسایەکی پەروەردەی تایبەت لە تەنیشتەوە دانیشە مەسەڵ شە لە دەماغ توانای نووسینی یارمەتیە هەر زوو داڵغن لە سەیریم لاولاکات ئەیهێنێتەوانێ واجبەکەی بۆ نووسێت یارمەتیە لە کات امتحان هاوکاریەکە ئەمە ئیشەکەیەتی بەڵام هەندێک منان هەیە قورسە لەوێ نابێ ئێمە چوین بۆ مەکتەب مناڵی ئۆتیزمی تیا بووە بۆ کەسی بە مامۆستاکە لە مناڵەکانی تریە مناڵەکانی سی دواوەیانەکە هیچ فێر نابن دوای وتمان پەروەردەمان وتمان کاکە ڕاستە مناڵە مافێتی فێر بێت ئەی ئەو 25 مناڵی ناوپۆل کە مناڵی ئاسایی ئەوە مافیان نیە فێر بن ئەم نایەڵێ فێر بن چونکە ئەم توانای نییە کتێبە دەڕێنێ پەلاماریەوەیە لە مامۆستای پەروەردەی تایبەتەکەیە وەڵڵا چوونی هیچ لە مەکتەبەکان خۆ ئاگادارە مدیرەکە وتی ئەم کوڕە تەمەن دوایی تر بتمانەوە لێرە نابێت بدیان بۆ شوێنێکتر ئێستا کەسێکی بەهرەمەند و زۆری سفادەشی کردووە لە پۆلی تایبەتە ئەوتی پەلاماری سنگی مامۆستایکی یا 3 مانگە مامۆستاکە لە خەسخانە کەوتووە کەواتە لێرە نابێ ئەمانە تێکەڵ بە مناڵە یاسایی بکرێت بەداخەوە لای ئێمە تا ئێستا نازانن بەڵام ئەوانە لە هەمان مەکتەبا خوێنن بەس لە جیاتی تێکەڵکردنەکە ئەکادیمی بێ پێڵەن تێکەڵکردنی شوێنی لە هەمان مەکتەبە لە هەمان شوێنە بەڵام لە کاتی دەرس خوێن ناچێتە پۆلێکی تایبەتەوە منهەج و پرۆگرامی تایبەتی بۆ دانی ئەو منهەج و پرۆگرامە بۆ ئەوە نییە ئەم مناڵە شەهادە تەواوکە بۆ ئەوەی ئامادەیەکی بۆ ژیان مەسەڵەن نازانێت خۆی پاکاتەوە فێریەکەی مەسەڵەن چۆن دەتوانێت خۆی پاکاتەوە و دەشتوانن زۆر بە باشی فێر بن بەڵێ توانیان هەیە مەسەڵەن لە بوارێکە بەهرەمەندە تۆ لە ناو پۆلە ناتوانێت بیدۆزیتەوە بە چالاکی تایبەتی دۆزیتەوە نازانێت نانخوا فێری نانخواردنیەکەی نازانین جل لە بەرگە فێری جل لە بەرکردنیەکەی لە شتە مەترسیدارەکانی چواردەوری نازانێت خۆی دەرباسکە ئەتوانی بیپارێزی فێریەکەی چۆن تەعامل لەگەڵ چواردەورەکە میوانی هەڵ یعنی ئامادەیەکی بۆ ژیان نەک ئامادەیەکی بۆ شەهادە ئەمە ئەم مناڵ لەگەڵی ئەوە ڕۆی بڕواتە بێ ئەوەی کەوتم لەو مەکتەبە و پەلاماری مامۆستایکیا بوو تەمن ئیتر بە دایک و باوکی مانوو الحەمدولillah دایک و باوکی کەسەکانی متەمەکینن مامۆستای تایبەتیان بۆ دانا شوێنی تایبەتی سا سنتەیەکی تایبەتیان بۆ کردوتەوە ئەم کوڕە من ڕۆژە بینی ماوەم 2 مانگ پێش ئێستا لە مەسبەحێ من لەبەرەوەی فەقەراتم عەمەلیات و ئەژنۆم توی سەوەفان بووم دکتۆرە لە ناو ئاوا بڕۆ چون برادری وتی ئەمە ناناسی والله شەوێکم وتی ئەمە فڵان کەسن کە کاتی خۆی ڕاپۆرتەکانسی وتی ئێستا ئەمە پاڵەوانی عێراق لە ئاستی مەلەکردنە بەخوا ئەو مەلەی ئەوەی کرد ئێمە 100 کەس معجب بوو بین اینجا لە محەدی فنون جەمیلەکەی ئێرا خوێن لە پەیمانگا و زەمپۆلی 4 5 ئەو پیانۆی ئەو لە هەندێک شوێنە ئەو عالەمە هەمووی هەڵەستنە سەر پێ چەپڵی بۆ لێ دکتۆر پێم خۆشە نمونەیەکیش باس بکەم داکەک دەناسە منداڵەکەی ئۆتیزمی هەبووە باشە بەڵام نەیزانیە ئەوتە لە کۆندا ئێستا کوڕەکە گەورەیە لێگۆ بردیتمە چەند دکتۆریش نەیان دەزانێ و ئۆتیزمی هەیە هەموو دەوروبەرەکە پێیان گوتی ئەو مندارە چەند هارە ئەتو زۆر نازی پێ دەدەی 4 سال دەرکەی عوشیانی کلیدایە نەیکردەوە نە بۆ خۆی نە مندارەکە نەچوویتە دەرێ لە ژۆری ئەو دوای گوتی سوتفەت بردمەکەن دکتۆرێکی ئەو گوتی ئەو منداڵە ئۆتیزمی هەیە و بابەتەکە بەو شێوێ بەخۆی منداڵەکەی پەروەردە کردی ئێستا گەنجێکی زۆر ڕێک و پێک و وەکو گەنجی ئاسایی نیە بەڵام زۆر باشیشە بۆ ژیان بەهرەیان زۆرە شەیماخان ئەبێ بیدۆزیتەوە جا ئەو کوڕە ئەوە هیچ لە وەرزشە ئەوە هیچ لە مۆسیقاکەیە لەو بەهرەیە بەس تۆ بە جۆغرافی و مێژوو و زانست و بیرکاری سینی و ساتەوەی کوژیەوە کەی ئیشیەوە ئەو لەم بەهرانە هەیە خۆ دوو مناڵی ئێرانی هەن پیشان ڕابەجلی کوردیەوە هی خۆمان هەیە بڕوا هەبێ ئەم کوڕە پرسیارمان لێکرد بڵێن تەقویمێکمان هەیە نابوو هی کۆن و تازە و لە ناو مۆبایلەکە شایە ئەماگوو مەسەلەن 5 2030 هێشتا نەهاتەوە ئەیگو فلان ڕۆژ دووشەمە سێشەمە بسبت وا دەرەچوو ئەمانگو 7 مەسەلەن 991 ئەیگو ئەوە یعنی نییە وەکو خۆی گەورە بەرمەجەی کردبێ تەمەنەوە لە توانای بەشەران نییە شتێکی زۆر عەجیبە ئەجا ئەوە هەم ئەوانە بەهرەدارن دەبێت بەهرەکان دۆزیتەوە من دڵنیام ئەگەر ئەم کوڕە باوکو دایکی متەمەکین نەبوونایە ئەکەوتە سەر جادە
بۆ یەک گرنگە ئەمە لە هەموو دنیا ئێستا لە ئەمریکا من ناسیاوی خۆمان هەیە گەشەی دواکەوتبوو لە پۆلی تایبەتە لەگە سێ چوار کەسە دایان نابوو فێریان کردبوو ئێستا فێری پیشەیان کردووە تەعینیشان کردووە چونکە ئێستا قانونێکە ئەبێ و دایک و باوکانە لە ڕێی بەرنامەکەی تۆ بۆوانەڵە بەو دایک و باوکانە زەخت لە حکوومەت کەن قانونی پەرلەمانی عێراقی ئەڵێ بێ لە 100 تا 2 ئەوانە تەعین کردن لە دایرەکانە یعنی چۆن ئێستا کۆمپانیای ئاسیا یا کۆمپانیای کۆڕک هەزاران کارمەندی نییە دەبێت لە 100 کەسیانە دوانیان لەمانە بێ قانونە دوانەکە چۆنە دوانە چییە مەسەڵەن سامانی ئۆتیزمیان هەیە ئامادەیانەکەی پەروەردەیانەکەی خۆ ناڵێت بێ بە مهندس ئەمانە مەسەڵەن باخیان هەیە بۆ ئاوانی باخەکە یان چیەکەن ئەم کوڕە خاوەن پێداویستی تایبەتێک تدریبی پێەکەن بەلوعەکە بکاتەوە سۆندەکەی پێوەکە باخەکە ئەو بەس لەو سنوورێتەوە ئیتر بۆ کەسێکی ئاساییەکەی بە باخەوان ئەمە نابێ بکەی بە باخەوان قانونەکە وایە بەڵام قانونەکە جێبەجێ ناکرێت تۆ لە ئوتێلێکە هەیە لەم ئوتێلیا بۆ کەسێکی ئاسایانی جانتاکەی هەڵگیرەوە پێشمانەکەی بە ئەمە فێرەکەی ژمارەی مەسعەدەکان قاتەکان ژوورەکان هەمووی فێرە بێ جانتاڵە بۆ ژووری فلانکیلەکەی پێ ئەڕوا لەگەڵ یان میوانەکە بە ژوورەکە ئەژیە و مەعیشەت و نابێت بەپار لەسەر خێزانەکەیەوە کاک هەموو دنیا مرۆڤ دۆستن یعنی هەموو مەجاالێکیان دۆزیبێتەوە قانونەکەمان هەیە یاساکە لە عێراقیش وایە لە کوردستانیش وایە ئێستا لە کوردستان کراوە لە 105 دەستیان خۆش ینی لە 100 کەس ئەو کۆمپانیای ئاسیا چەند 100 کەسی ئەبێ ئەوە 5 کەسی لەوانە زۆر دایک و باوکە بێ شتە نازانن بە دڵنیایی نازانن بەڵام ئەبێ پەروەردەیان کە ینی ڕایەنەهێنی تۆ پێویستە بە چیە مەسەلەن ها جاران لە زمانی حکوومەتە من بێنمێ ئەچوون بە چاودێری کۆمەڵایەتی لە هەولێر فەڕاشەکە با بڵێن ئەوەی کارگوزارەکە کەسی خام پێداویستی تایبەت ڕایان هێ نابوو کە تۆ چوو بە مدیرەکەی و فلان کەس هاتوو ئەوەیە چایەکی هێنا بەریدێکی هێنا بۆ ژوورەکان بۆ کەسێکی ئاسایی دانی ئەوە بێ دابنی بەڵام بەداخەوە ئێستا هەم کۆمپانیانە هەیە کەسێک لەوانەوە ناگرن تەنن لە مەکتەبەکانە هەندێک مەکتەبە ڕۆژێڵە من وەری ناگرم چۆن وەری ناگری جاوێ من لە یاساکە جێمان کردم دکتۆر ئالان یادی بەخێر تەکلیفی لێ کردین جاری وە بخوا 12 شەو هاتینەوانێ لە هەولێرەوە لەگەڵ مامۆستا عومەر یادی بەخێر یادی دەدەری بە ڕێبەری گشتی بەشداریمان کرد لە نووسینەوە و دانانی یاساکەی وەزارەتی پەروەردە اینجا کۆمەڵی فەقەرەمان دانا پەروەردەی تایبەتم کاکتۆر ئالان ئەمەمان بۆ دابنێ فعلا دایەننا وەختوی لەگەڵ ڕێوازخان قسەمان کرد پەرلەمان ئێستا چەسپیوە لە نەوی یاساکە دانراوە مناڵی خاوەن پێداویستی تایبەت بە 2 میکانیزمەڵێ مامەڵی لەگەڵاکەی و قانونە قانونەکەی وەزارەتی پەروەردە پەرلەمان قبوڵی کردو لە وەقاعی کوردستانی بڵاوەتەوە سەرۆکی هەرێمی میزای کردووە ئەڵێ یەکەم ئەگەر لوژنەی دەستنیشانکردن ئەڵێ ئەم مناڵە توانای فێربوونی هەیە ئەبێ لەگەڵ مناڵی ئاسایی بێ و مامۆسای پەروەردەی تایبەت یان مامۆسای دوێن بۆ دابیکەین بەڵام ئەگەر وتمان گەشەی زۆر دواکەوتووە دانراوە لە بینی 2 قەوسە لە قامەکە ئەگەر شەلل دەماغە ئەگەر بۆ نمونە بڵێ نفلیتی مێشکەیە یاخود ئۆتیزمە یا داون سندرۆمەچی ئەمانە بێت لە پۆلی تایبەت بن لە هەمان مەکتەب بەڵام مەنهەجێکی تایبەت و مامۆستایەکی تایبەت پیانەڵە ئێستا وەزیری پەروەردەش ناتوانێت بڵێ وەری ناگرم یاسا بوو بە یاسا ئێستا دێ مەکتەب پێڵێ وەری ناگرم ناتوانم شوێنم لێ نانم ئەمە یاسا بێ وەریگری بە کەیفی تۆ نییە بەڵام کێشەکەیان چێ من دیێنەکان کاوی تۆ منەڵی وەریگرە پۆلی تایبەت من بۆ مناڵ ئاسایەکان پۆلم نییە ئەو تا 50 کەسی دیاری کوات دەبووم هێڵم کاکە گیان لەگەڵ دایک و باوکانە ڕێکەون دەوەرە 1000 دەوڵەمەند پێ لەو گەڕەکەیە بڵێ وەرە دایک و باوکەکانش بە تەکیدی یارمەتی دەردەبن دایکی دەوڵەمەندیە کابینەیەکمان بۆ بکڕە بە 30 وەرەقە کابینە کۆنێ 30 وەرەقە کابینە لە حوشەکەی دایانێم و مناڵەکەی تیا بریت لە زیاتی لە 100 جادە بێ بکە ئامادەیەکەم بۆ ژیان بەڵام بەداخەوە یاساکە هەیە بەڵام ئینشاڵڵا بە جوانی بستەبواری جێبەجێکردن کە بەڕاستی سوودێکی زۆر زۆری دەبی هەم لە بۆ دایک و باوکەکە هەمیش لە بۆ منداڵەکان خۆیان چین و توێژێکن زۆر گوناحبارن یەخوا کەس مناڵی خان پێداویستی تایبەتی نەبێت بەڵام ئەوەی هەیبێ ئەزانێ مەعانە دێمە چکە تێکەڵە بین لەگەڵ یانە من یەک نمونەی بچووکە بۆیان بەوانێ برادرێکمان هەیە ڕۆژێکی هەبوو ئێرە وتی کاکتۆر خێرت دەگا بۆ ڕۆژێ نایی لەگەڵ خێزانەکە تا تۆزە قسە بۆ خێزانەکەم بکەی مناڵێک شە لە دەماغمانێت تووشی کەعابە بۆ هەل لە ماڵەوەی بەخوا تەسی چەند مناڵەکانی تریشمان کردووە وەڵامی وتم بەسەر چاو لەگەڵ خێزانەکەم کچەکەم چوین بۆ ماڵیان تەمن کچێکە 14-15 ساڵ وشە لە دەماغ و 14-15 ساڵە یعنی بڵێن چی هەمووی بەقی مناڵێکی 6 ساڵ 7 ساڵ ێستا نابوو هەر لە باوەشیان نابوو بەس سەیرێکی و زمانشتی نەبوو بڕواو هەبێ ئەیگو بەردەوام ئەبێ یەکێکمان یا دایکی یا باوکی تۆ مناڵۆ باوەسا ئێمە ساڵێ نییە و 2 نییە و 3 نییە وەرە بێنە بە چاوی خۆت اینجا وتی ڕۆژێ توی وتە تا کەوچکێک بڵێن شۆربای هەیە 10 گازمان لێگرێت 10 جار کەوچەکە دان لە دەمیان ناهێڵێ ناچار کەوچکی تایبەتەوە بۆ پیا کردو اینجا لەگەڵ ئەو شاموتی یەک مانگ مناڵا گریا نەمانەزانین چی دەکەین زمانی نیەخسۆ بۆ بکات
وتی وڵا ئاوە سوسەیەکمان کرد وایەکە اینجا زانی مادانی التیهابی کردەوە ئێ خۆ دەزانی ئازاری دان چەند ناخۆشە ئێمە شەوێ هەتا بەیانی خەبەرمان بێتەوە چەند شتی لێن ئەم مناڵەش دەوەرە تۆ بێزمان بناڵێنی ئازاری دان هەتا چون بە بەنجی عام بۆیان کردەوە وتی ڕۆژێکی بەسۆچە هەر 4-5 کەوتە ناو دەمێ ئاوە وتی ئەمەش ترسانی چکە ئەڵێ کە کارەبایەتی مێشکیکەی نەبێ ئەمەگە بەقووەتە بڵێ 50 کەسە پیامانە کێشە وتی ئەمەش ترسانی بەدانەکانی پەنجەکانی بقرتێنێ چەند هەوڵمانە نەمانتوانی بڵێن چەند ئاگە دەنگی بکەینەوانێ ناچار لە تاوە ڕامان کێشە بەس ئێسک و عەزەڵات هاتە دەرەوە طبعا ئێوەدا وتیم ساڵی خەریکی نەتا ئێستا تۆزێەوە دۆ دەچاک بۆ تەوانی ئەمە وتم نەتەتوانی لوتی بگری وتی بۆ وتم کە لوتەگر بۆی هەناسەبە دەمەکاتەوە وتی نەوەڵڵا یانی خۆ من لە بەرنامەیە جاری وای ڕێنمای ئەمێ خۆپاراستن لە جیاتی ئاوات ڕای کێشیت و ماسوولکە و عەزەڵات بێتە دەرەوانی و گۆشت و ژین چەوری ومی لە ناو دەمیا پێز بمێنێتەوانێ و ئەم مناڵە ئەم دەسە داما وەرە تەداوی کە و ساڵێ بەس لوتگرتنێکە هەڵێ خۆپاراستن چەند باشتر لە عیلاج کردن تی وەڵاوم جۆ لێ نەبووە یعنی یەبێ دایک و باوک خۆی بە دوای شتا بگەڕێ ئەمانە اینجا ئێمە لە نزیکەوە زانین چەند کێشەیان هەیە بڕاو هەبێ یەکێ لەوانی قەت بیرم ناچێتەوە وەکو نمونە خێزانێک کات تقریبا 12-13 ساڵ مناڵیان نابوو ئیتر هەر وازیان نێنابوو ئەندێک جار نییە خی گەورە شتێکەڵێ لەوانی خێریتە تەکڕهشەیەنەوە خێر لەکوم ئەوەندە نابێ عینادی لەگەر ئیشی خوای بکەین بەڕاست ئەمان هەر عینا ئەوە بچیان کاک وڵی مناڵتان نابێ نازانجی ئاخرشت خانوویەکیانە بوو فرۆشت بیان سیارەیان هەبوو مناڵی بلووری ئەمەی کە لە دەرەوە بۆ نمونە تەڵقیحەکە دوای لە ڕەحمی دایکەکە سێ مناڵ بۆ دەرناچێت ئەم لەسەر ئەو عەزێتی یابوونیان نێشتۆکسژی هەرسێکی بیر کۆڵ دەرچوو تەقلب لە دڵی خۆما وتم خوایە جەمەسەڵی چی لێگەڵم سێ بیر کۆڵ دەرچوو لە دڵی خۆما وتم خوایە گیان ئەگەرم دایک و باوکە وازیان بێنە خانوویان هەبوو ئێسابوون بە کرێکی سیارەکەی خۆیان هەر ڕۆژی لە وڵاتی پیاسەکە لە باشتر دەبوو ئێستا سێ بیر کۆڵ پەروەردەکەی ئەوەیە یان دێشت هەیە کە ئەی بینی بڕوات هەبێت جەرگی دەسووتێ جامە چکە لەو بوارایینەکەین هەمویان نەبین و وەزعەکان ینی یەن بۆیە لە من هەفتەی ڕۆژ دوو ڕۆژ لێرە دانیشین بۆ تەشخیصی ئەوانە بۆ ڕێنمایی دایک و باوکان بڕواو هەبێ چارەکی نیو سەعات لە لای تۆیە هەرچی لەو ژووری هەبێ فڕێیا بەسەریەکە ئەبێ هەر بە قوربان و بە ساقی تفڕێلیەکە پێیا تاکیشنەدا ئێ باشە تۆ بە نیو سەعات تووشی ژانە سەرەبی ئەم دایک و باوکە ساعات هەموو ڕۆژێ اینجا لەگەڵەوەسا بەداخەوە کەسانی بێویژدان هەن ئەچن گاڵتەیان پێکەن و تیرتوان جاتێ لەگەڵ زۆر دایک و باوکێ مەعاناتی ئەوەیە ئەیگو خوشکەکەم نایە بە ماڵمان ئەڵێ مێ بە ماڵمانە مناڵەکان شتەکانشکێنن هەردووکتۆر بەڕاستیانی ئەو نمونەی باسم کرد زۆر کاریگەری لەسەرم هەبوو گوتی چار سار ئەمن دەرکەی ئاوشەم کلیلدا نەمکردەوە کەس نەهاتەکردم نەچوومەکن کەسیش یعنی بەڕاستی و زۆر قۆسە طبعا خۆشیان ئەڵێن ئەڵێمانوێ بە شەری نێمەژگو عایلە بچینە مەطعەمێکەوانێ دانیشی نانێ خۆین ئێ مناڵەکە حرەکە و شتەکە ئەگومی عالەمە ئاوە سێر ناکەنەوە چی و نازام چی ئەیگو هەر لە تاوە نانەکەش ناخوێنە بەجێڵی ئەمانەیە بڕۆین بۆ مناڵەکە حەز بە چالایشیەکە بچینە باخێکەوانی تۆ لە ئێوە مەسەڵ سامی عەبدوڕەحمانێ و شانە دەرهێوی لێ لە پارکی ئازادی و هەواری شارێ ئەیبێ ئەیگو مناڵەکە چکە بەر مناڵی ترەکەی دایکە لێیان دەکەوە چێمە هێناوتەم شێتۆ نازانم ئەمەی بۆ چییە ئەمە کەی مەطعەمی و نازانم چێ بە شەرە ئینسانە یعنی ئەبێ ئێوە ڕاگەیاندن ئێستا ئیش لەسەر ئەوە بکەن کە خەڵک وشیارکەنەوە بە شەرە ئەگەری ئەوەیە تۆش مناڵێکی واو هەبێ ئەمە خوای گەورەی تر وام ئەوەی تر ئەوە دایک و باوکە گوناحیان چێ خۆ بەدەستخوان دروستیان نەکردەوە قەدەر و بارودۆخی کاتەوە بۆیە بێ ڕێزیان بگرین بە چاوی ڕێز و سەیریان کەین ئێمە بە چاوی ڕێز و سەیریان ناکەین ئێمە کێشەی ئێمە جارێ ئەیڵین لە وڵاتانی پێشکەوتوو بۆ پێشکەوتن خوشکە بە ڕێزەکەم ئەگەر یەکێک کەوتە بێ هەمووی دەستی ئەگرێ و هەڵیەسێنێتەوە ئێمە گەریشە بە پێوە بێ تۆزێ شت بزانێ هەموو کەس پێلەقەی لێمیان بیخین ناو ناتۆری بۆ دەزینەوە چ خۆی ئەوەی پێ ناکرێت نەیەڵێ ئەویش دەرکەوێت بۆیە پێش ناکەوین ئێمە بەهرەکانمان نەکوژین بۆیە هەمووی سەری خۆیان هەڵەگرن ئۆڕم بە وڵاتانی تر بۆ پێش ناکەوین بە وڵاتی ئێمە ئەبێ بە دوای ئەمەیان بگەڕێ هۆکارەکانی چییە زۆر باشە دکتۆر زۆر باسی پەروەردە و فێرکردن و خوێندن و قوتابیان و هەموو ئەو بابەتانە دەکەی دەمێ بزان پەیڕە و پرۆگرامی باخچەی منداڵانی بەڕێستان چۆنە وەڵام ئەم باخچەیە تەمەن باخچەی مناڵانێکی ناحکومیە خۆ دەزانی حکومی و ناحکومیە من لە 2007ەوە لەبەی پسپۆڕیەکەم ماستێرەکەم سایکۆلۆژیە مناڵ و هەرزەکارە دکتۆراکەشم پێوانی زیرەکی مناڵە حەزم کرد لە بوارەکەیە یعنی ئێستا گەرچی هەمووی تقریبا 35 مناڵێکمان نییە یعنی بەخوا ئەم بینایە خوا ئاگادارە سێ قاتە یەک فلسی نایێتەوە خوا شاهیدە بەم مانگی ڕەمەزانە بەڵام هەر بەردەوامم ئەڵە مشکلە نییە حەلەقە چەند عایلێ لەگەڵمانن چەند مناڵی پەروەردەکەین یعنی مەسەڵەن یەکێ لەوانم فێرێکم چووی تۆ
بێنەوە دەستی دایک و باوکم ماچکە مەسەڵەن فێری پاک و خاویانێک فێری وافیانەکەن کۆمەڵێک شت هەیە قیەمە بەهایە پرۆگرامەکانمان چییە؟ طبعا هەندێک پرۆگرام ئێمە پرۆگرامەکانمان هی وەزارەتی پەروەردەیە زانستمان هەیە زمانی کوردی هەیە بیرکاری هەیە هونەر هەیە وەرزش هەیە اینجا من خۆشم بەرنامەیەکم بۆ داناوم کتێبێکە بە ناوی ڕێنیشاندەری مامۆستای باخچەی ساوایان ڕێنیشاندەر لەگە پرۆگرامە هەموو ئەوانەی تیا کە مناڵ بۆ گەشەی عەقڵی چی پێویستە بۆ گەشەی جەستەیی چی پێویستە لە ڕێگەی کۆمەڵە یاری چالاکیەوە بۆ هەڵچوونەکانی بۆ لایەنی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتەکانی بۆ لایەنی بەها ئەخلاقیەکان هەموو ئەمانە بەرنامەیە بۆمان داناون الحەمدولله ڕۆژانە تەمەن هەموو ئەگەر نەڵێم هەمویان زۆربەی زۆری مناڵەکان پێشەوەی بچنە مەکتەب کە ساڵێکە گەل بچنیا 2 ساڵێکن هەمووی فێری خوێنەوە نووسین هیچمان کردو یانە قەڵەمەگرن زۆر باش لەوانەیە زۆر جار منداڵ نازانێت قەڵەمی بگریتن پۆلیۆک و دووشە یعنی ئەتوانن ناوی خۆیان بنووسن زۆر شتێ بینووسن ئەمە سادەی لێکە کە چووە مەکتەبی سادەکەی چییە؟ یەکەم تووشی نامۆبوون نابێ خۆی گونجێنێ لەگەڵیانە چونکە ئێرە منهەج هەیە لە مەکتەبی منهەج هەیە لێرە مامۆستا هەیە لەوێ مامۆستا هەیە لێرە زەبط و ڕەبت هەیە و یاسا و ڕێنمایی لەوێش هەیە کەواتە فەرقی هەیە مناڵی لە باخچەوە چێ بۆ قوتابخانە کە خۆیە گونجێنێ و ناگیریا و ترسی نیە و ناڵێ دایکم با لەگەڵ مابێ و یان ناڕۆمەوە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە لە کۆڵانەوە ئەم 5 ساڵیش نەچوە ڕەنگە چێتە ناو مەکتەب یەکسەر فێریکە لەسەر کورسی دانیشێ و گوێ لە مامۆستا بگرێ و نەزوڵێ قورسە پێویستی بە پلە پلە و بە تەدەڕوجێ باشە دکتۆر بەڕای تۆ قۆناغەکانی پەروەردەکردنی منداڵ چین و کەی دەست پێ دەکات؟ تەمام قۆناغەکان خۆ من بۆم باس کردی هەر پێشەوەی مناڵ دروستیش بە 20 ساڵەوە دایکیواز بێنین اینجا یەکێک لە قۆناغەکان پێش لە دایک بوونە مەرحەلەی پێڵێن جەنینی یاخود با بڵێن پێش لە دایک بوون ئەم نۆماوی ڕۆژە خاتون زۆر گرنگای ئەزان گرنگی پێناین ئەدەین لە وڵاتێکی کوسین ئەوەی معلوماتم هەبێ هەڵێ کە مناڵ لە دایکە بێ عمری ساڵێکی بۆ نووسن لە نفوسەکەیان بەڵام ئێمە ئەمڕۆ بڵێ نەگەر یەکی 2025 بێ ئەمڕۆ لە دایک بۆ نووسن یەکی 2025 لە سینە نووسن یەکی 2024 ئەو نۆماوی ڕۆژە زەڕێکی پیانی یخۆ لە بیرکاریشە هەرچێ لە نیو زیاتر بوو ئەیکەی بەیەکوانە تۆگەر 8.9 دەرەجەوە بێڵێ بکە بەنەوە خۆ نیوەکەی لەنا ئێمە 8.9 پوێنەکە لاکات هەر شتەکەی بۆ دانێ مە زۆڵم نییە بۆ ساڵێکی بۆ دانێن خۆ من عەقڵێکی حکمەتێکی لە دوا ئەویژەوەیە 8 مانگ و 9 مانگە زۆر گرنگە لە ژیانی مناڵەکەیە ئەزانی ئێستا پێشتۆزیان باسی مناڵی خاوەنپێداویستی تایبەتمانەکەن ئەزانی زۆر جار مناڵە بێ مناڵی خاوەنپێداویستی تایبەتیشی لاقی بە بۆ ماوە نییە یعنی ئەو هێلکەی دایک لەگە سپێرمی باوک کە تەڵقیح بوون بۆ بە زایگۆت هیچ عیبیتیانێ مناڵێک دوزا بەس دوای ئەوەی زایگۆتەکەن هێلکە پیتێن کراوە لە قەناتی ڤالۆ بێتە خوارەوە خۆ دەزانی ئافرەت 2 هێلکەدانی هەیە ئاوکو جۆگەلە وایە لەم جۆگەلێتە خوارەوە چێتە ناو ڕەحمەوە خۆی بە ڕەحمە هەڵەواسێ اینجا ئەم هێلکەیە بێ بە 2 بێ بە 4 بێ بە 8 ئیتر دەودا بەشی ناوە کۆرپەلەکە دروستە بێ بەشی دەرەوە بێ وەڵڵاش پلاسێن تای مناڵەکە دەرکەوتووە هەندێک جار ئەگە دایکەکە خواردنی خراپ بێ عیلەکە فەقیرن یا غەڵەت یان نازانێ ینی با بڵێن ڕۆشنبیری خۆراکی نییە یەک منزڵ تەماتە یا پەتاتا خۆ یەک جۆر نەوە بەس مناڵ پێویستی بەوەیە چەند غرامێ لەو چەند غرامێ لەوە جۆرا و جۆر بێ کە پێویستی بە کاربۆهیدرات هەیە پێویستی بە پرۆتینات هەیە پێویستی بە چەوری هەیە پێویستی بە ڤیتامینێ چیچە ئەمە لێ خواردنا نییە جاری وایە خواردنەکەی خراپە یاکەم تەرخەمە مناڵێکی نەبەکام لە دایکە بێ دایکەکە گرنگی بە خواردن نێهەوە یا جاری وایم دایکەس بەبێ پرسی دکتۆر ئەچێ حەپوو دەرزی و دەرمان وەرەگرێ مناڵەکە ئاکوژێ لەبارە چێت کە مناڵەکە تەبیعی بۆی کێشەی نەبووی لەقیبە بۆ ماوە نییە یا جاری وایە پیاوەکە خراپە لە ژنەکەی یا سوکایەتی پێکات دوو گیانە خەس و خەزوری خراپباری دەرونیەکەی ئاڵۆزە تەمە نیشتای خواردنی نامێنێ ئینفعالەکە مناڵەکە وەکووایە نان نەخوات یا جاری وایە ئافرەتەکە نەخۆشە خاصن بە نیسبەت هەندێک نەخۆشی هەیە زۆر خەتەرە کە ئافرەت ئەو نەخۆشیانەی هەبوو نابێ مناڵی بێ تایبەتی سوورێژەی ئەڵمانی و نەخۆشی هەیە تەسەمومی حەمل و ئەمانە بۆیە بێ لەژە چاودێری بێن زۆر جار ئەو نۆمانگ و ڕۆژەگە دایک یاگەی لە خۆی نەبێ یان خوێنەکەیان جیاوازە ئێمە کەیسە بووە کە دەستشانمان کردووە ئێڵم باشەوە ئێوە خوێنەکەتان جیاوازە ئاڕێچەکەی باوکی زایدی تۆ سالبە بۆ لە فەحسا دەرنەچوو وتی وڵا خزمێکمان هەبوو ماڵی ئاوا بێ قەرەباڵە بوو وتی قەی نافەحسەکەم مەکەن وتم وەڵڵا ماڵی کاول بێ دوو لە ڕوویەوە بینەران ئەوەتە ماڵی تۆی کاول کرد ئەوە ئەگەر فەحسەکە بکرا دەنەچوو ژنەکە ئاڕێچە ئەم ئاڕێچە چییە بۆ هەموو دایک و باوکێ بێ گرنگی پێ بن ئەوە لە فەحسە بکەن ئەوە وەزانێ فەسیلەی دەمەکەی ئەڵێن ئەوە نەڵێ ئەی زایدە و ئۆیە نا ئاڕێچەکە چییە
ئەمە جۆرە مادەیەکە زانایەک لەسەر مەیمون دۆزیەوە بۆ یەکەم جار ڕایسس خۆی ڕایسی پێڵن چۆن مەیمونمان هەیە هاڵی غۆرێلایە ئەو جۆرە ناوی ڕایس بوو حرفی یەکەم پیتەکەی وەرگیرە ئاڕ ناویاننا اینجا کە دیڕاسەیان کرد لەسەر بەشەر سەیریان کرد لە 1984 بەشەر ئەو مادەیە لە خوێنیا هەیە کەواتە ئاڕێچەکەی زائیدە پۆزیتیڤە بەڵام لە 1916 بەشەر ئەو مادەی لەو لەسەر ئەو مەیمونە دۆزیانەوانە لە خوێنیان نییە بۆیە نووسن RH نێگەتیڤ ناقص اینجا لێرە چوار احتیمال هەیە ئەگەر ژن و پیاوەکە هەردووکیان هەیەیان بێ کێشەمانێ مناڵەکەی چێشی هەردووکیان ئاڕێچەکان زایدە ئەگەر هەردووکیان نەیان بێ ئاڕێچەکان ناقص بە هیچ کێشەمانێ ئەگەر ژنەکە هەیبێ ئاڕێچەکەی زاید بێ پیاوەکە نەبی کێشە نیە حاڵەتی چوارم خەتەرە پیاوەکە ئاڕێچەکەی زاید بێ و ژنەکە ناقص بێت یعنی ئەو مادەیە لە خوێنی پیاوەکەیان هەبێ بەڵام لە خوێنی ژنەکان نەبێت ئەمە کێشەی دروستەکە لە ڕێگەی بۆ ماوە لە ڕێگەی با بڵێن جیناتەوە ئەم ئاڕێکی زایدەیە ئەم جۆرە مادەیە لە دایکەوە لە باوکەکەەوە نەقڵە بێ بۆ مناڵەکە مناڵەکەش لە ناو ڕەحم و مناڵانی دایکایەتی طبعا ئەم مادەی ئاڕێکی زاید مادەکە خەتەرە بۆ دایک وەکو ژەهر وایە طبعا خۆ خوێنی مناڵەکە تێکەڵ بە خوێنی دایک نابێت سوڕی خوێنیان جیاوازە بەڵام مادەکانی ناو خوێندا تێکەڵە بن یعنی ئەو مادانی لە خوێنی بەسەر دایک کە جگەرە چێژ بە نیکۆتین و قەترانەکە نەقڵەوێت بۆ مناڵەکە وەکو ئەم مناڵەکە جگەرە خۆر بێت مەشروب خۆر بێت نەقڵ بێت بۆ ئەو کەواتە بۆ نمونە ئەم ئاڕێچەش مادەیە لە ناو خوێنە ڕێک لە ڕێگەی پەتکە ناوکە و والله سۆچێ بۆ ناو لەشی دایکەکە خەتەرە جیازی مەناعەش مادەیەک دژی ئەمە دروستەکە بۆ ئەوەی فریای خۆی کەوێتەوە خەتەرە بۆ دایکەکە پێڵێن ئەنتیجینس ئەم ئەنتیجینسە چییە لە مناڵەکە نەقڵە بێ بۆ ئەوە لەوێ ئەنتیبۆدی دروستە بێ ینی دایکەکە دژی ئەم مادەیە شتێکە هاوێژە بۆ ئەوەی خۆی بپارێزە پاش ماوەیە کاونتی بۆ دیانە زۆر بوون ڕێک لە ئەی نەشت چۆن لە مناڵەکە چوو بۆ دایکەکە لە دایکەکەەوە نەقڵ بێتێتەوە بۆ مناڵەکە ئەو کاتە دەستەکە ئیشی چێت تێکشکانی خڕۆکە سوورەکانی مناڵەکەیە خۆشە دەزانی خڕۆکە سوورەکان وەکو حەماڵوان لە لەشی ئێمە لە لەشی مناڵەکەیە خواردن و ئۆکسیجین دەبن بۆ بەشەکانی لەش کە ژمارە خڕۆکە سوورەکان کەم بوو مانای وایە هەندێک خڕۆکە سوور کەم بوو ناتوانێت خواردن و ئۆکسیجین بەرێ بۆ مێشک بیر کۆڵ دەرەچێت اینجا ئەو با بڵێن خڕۆکە سوورانی تێکشکێنراون ناو بۆریەکانی خوێنەگرن ڕێگەی لە زیینگۆکانی ژەگرن ئەوەی ماوە بچێ نەقڵیە ئەمە خۆ بە فەحسێک کۆتاییە هات حتا ئەگەر جیاوازەکەش دەرچوو باوکەکە ئاڕێچەکەی زایدە دایکەکە ئاڕێچەکەی ناقصە دەرزی تایبەتێ لێن و هەر کێشە دروست نابێت کەواتە ئەم ڕۆشنبیریە سەیری خۆ مناڵەکەیشە چای بە دنیا هەڵنێناوە بەس ئەم سەقافەتە ئایلان دایک و باوکی ئاشعی ئەکس ئەوە جاران پیانەگرتێنەوە شیعی سنگۆمانە ئەوە خەتەرە بۆ مناڵەکە زۆر بگری کۆمەڵی حەبوو دەرمان هەیە ئەبێت لەچێت بۆیە دایکی دوو گیانی بەدایمەن لە ڕێی ئێوە پیان ئەڵێن بڕۆن بەردەوام مانگێکە دوو مانگجارێکە بزانە بێ پزیشکە پسپۆڕەکە سەردانی بکە فەحسکە سۆنەرە بۆکە بزانێت دکتۆر ئامۆژگاری دایکان دەکات کە هەموو مانگانە سەردانی بکەن زۆر جار دایکەکان دەڵێن واللهی ئەوە خزمەکمان سێ مانگجارێک دەچی سۆنەرێکی دەکاو هیچ مشکلەی نیە دکتۆر لەبەر خۆتی دەرێوەرەوە ئەو حاڵەتەشمان زۆر هەیە ئەزانی چۆن ڕاستە لەوانێ ئافرەتی مشکلی نەبێ بەس لەوانێ ئافرەتیکە مشکلی هەیە بەبەستم هەر پێویستە بەڕاستی مانگانە بچی سەردانی خۆ نۆ مانگە یعنی ئەم نۆ مانگە ئەجاری چێ سۆنەری بەچەکە 15,000 با بە 20,000 بێ نۆ تۆ بڵێ دەجاریش 20,000 200,000ەکە تخوا 200,000 ئەوە هێنێت تۆ حیمایی خۆ بکەیت و مناڵێکی دەرو دروستێ بۆ دروست بێ مناڵێک بێ کەسێتێ شێخوا نەخوازان خەلێ لێ بێ پێ دەڵێ لە کاتی خواتەوە این چارەسەر بکرێت دەستت خۆش بێت دکتۆر جان زۆر زۆر سوپاس دەکەم ئەمە بەش یەکەمی پرۆگراممان کۆتایی پێهات لە بەشی دووەم بەردەوام دەبێت خۆشەویستان بەش یەکەمی پرۆگرامی چیرۆکی من لەگەڵ دکتۆر کەریم شەریف قەرەسەتانی کۆتاییمان پێهێنا و لە بەشی دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوام دەبێت.